بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی پەیام سەلام و ڕەحمەت و میهرەبانی خواتان لەبێ ئەم کاتە و گشتکاتێکتان شاد و کامران بێ. بەڕێزان ئەمڕۆ بەرنامەکەمان یان تەورەی بەرنامەکەمان ڕێگری ئیسلام لە نەخۆشیە جنسیەکانە. ئەمڕۆ لە دنیادا بە ڕۆژی جیهانی ڕوبەڕووبوونەوەی ئایدز HIV ناسراوە یان دیاری کراوە. ڕۆژی 1 دیسەمبری 1970 سەرەتای دەستنیشانکردنی ئەم ڕۆژە بوو وەکو ڕۆژێکی جیهانی لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانی و لە سەرتاسەری دنیادا ئەم ڕۆژە یادی دەکرێتەوە. هەڵمەتی ڕوبەڕووبوونەوە و هۆشیارکردنەوەی بۆ ڕێک دەخرێت. ئەم نەخۆشیە بەڕێزان بێچارەسەری تەندروستیە یان کەم چارەسەری تەندروستیە لە زۆربەی وڵاتانی دنیادا بڵاو بۆتەوە. زۆربەی وڵاتانی دنیادا بەدەستەوە دەناڵێنن بەدەستەوەی کە ڕێگایەک بدۆزنەوە بۆی بتوانن کۆنتترۆلی بکەن ڕوبەڕووی ببنەوە، ڕێگری لێ بکەن و هۆشیاری بدەن بە هاوڵاتیەکانیان هاونیشتیمانەکانیان بۆەوەی تووشی ئەم نەخۆشیە نەبن. لەبەرەوەی نەخۆشیێکی کوشندەیە و هەر کەسێ تووشی بوو بە ئاسانی چارەسەری ناکرێ. بێگومان ئەم نەخۆشیە بە تایبەت لە وڵاتانەدا زۆر بەربڵاوە کە وڵاتانی دواکەوتون یان تازە گەشە سندون یان بە عەرەبیە دووەلون نامیەی پێدەگوترێ. نەخۆشی ئایدز لە ئەنجامی پەیوەندی ناشەرعی و ناتەندروستیە جنسیەکانەوە بڵاو دەبێتەوە یاخود لە ڕێگای خوێن و لە ڕێگای زاوزێ و لە دایکەوە بۆ کۆرپەلەکەی دەگوازرێتەوە. کەسی توش بوو بە نەخۆشی ئایدز بەرگری جەستەی لاواز دەبێت یان لە دەستی دەدات و ڕوبەڕووی هەر نەخۆشیێکی ئاسایی یان پەتایەکی ئاساییش زۆر بە خراپی تووشی دەبێت لەبەرەوەی بەرگری جەستەی لەدەستداوە. بێگومان لە سەرتاسەری دنیادا هەزارەها کەس جیرۆدەی ئەم نەخۆشین و لەلایەن تێگڕای کۆمەلگا یان کەسەکانی کۆمەلگا بەنامۆیی و بەنامۆیی مامەڵە لەگەڵ ئەو کەسانە دەکرێت کە تووشی ئەم نەخۆشیە دەبن. لەبەرەوەی ئەو کەسانەی توش بوون خەڵک خۆیان لە دوورە پەرست دەگرنەوەکو لێیانەوە بیگرنەوە یان تووشی ببن بە کەسانێکی پەراوێزخرا و سیر دەکرێن وەکو ناپێویست لە کۆمەلگادا مامەڵەیان لەگەڵ دەکرێت و سەیران دەکرێت. بێگومان لە کوردستانیش وەکو ئامارە فەرمیەکان ئەو ئامارە فەرمیانەی کا وەزارەتی تەندروستی چەند ڕۆژێک لەمەوە بەڕای گەیاند چەند کەسێک ئێستا لە هەرێمی کوردستان هەڵگری ڤایرۆسی HIV و چارەسەر وەردەگرن. ئەمڕۆ ئێمە لەگەڵ بەڕێز مامۆستا محەممەد چیمەنی کە تێزی ماستەرەکەی زانای ئاینی و تێزی ماستەرەکەشی هەڵگری بڕوانامەی ماستەر و تێزی ماستەرەکەی لەسەر ڕوبەڕووبوونەوەی ڕێگەچاری ئیسلام و ڕوبەڕووبوونەوەی یان ڕێگەگرتن و ڕوبەڕووبوونەوەی نەخۆشی ئایدزە. مامۆستاجیان زۆر بەخێر بێی. زۆر سپاس بۆ جەنابتان. بەڕێزمان بە شیاو زانی بۆی کە بڕوانامەی ماستەرەکەتان یان نامەکەتان لەو بوارەیە پێمان خۆش بوو. بەڕێستان ئەمڕۆ میوان بن و لەو بارەوە بەیەکەوە قسە بکەین. سپاس بۆ جەنابتان. زۆر سپاس مامۆستای بەڕێز. دیارە سەرەتا بۆ باسکردن لە هەر شتێک پێویستە پێناسەیەکی بکەین. بەڕێستان بەوەی کە بە دوواداچوونی ورتان بۆ کردووە ورد بە دوای کەوتون لەبەرەوەی نامەی ماسەرەکەتان لەم بارەوەیە بابزانین بەڕێستان چۆن پێناسەی نەخۆشی ئایدز دەکەن، چۆن دەیناسێنن ئەوەی کە ئێستا لە تێکڕای دنیادا متفقن لەسەری کە ئەمە نەخۆشی ئایدزە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه. زۆر سپاس بۆ دەرفەتە، سپاس بۆ بەڕێستان. هەڵبەتە ئەو نەخۆشیانەی کە بەهۆی ممارەسەکردنی جنس بە شێوەیەکی نادروست و دەرەوەی ئیتاری شەرعی و قانونی کۆمەڵێک گرفت و نەخۆشی زۆر بە دوای خۆیان ئەهێنێ. نزیکەی ئەوەندەی من متابعەم کردبێ و ینی بە دوای گەڕابێت نزیکەی 10 نەخۆشیە، بەڵام ئەو نەخۆشیانە تا ڕادەیەک چارەسەری ئەکرێ و توانراوە کۆنتترۆلی بکرێ و کەمتر تەشەنە ئەسەنێ و ئەگوازرێتەوە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر. دیارترین ئەو نەخۆشیانە نەخۆشی ئایدزە کە نەخۆشیە کە بەهۆی ڤایرۆسێکەوە تووشی ئینسانە بێ. ئەو ڤایرۆسە کارەکات لەسەر وێرانکردنی خەلای جیهازی مەناعی ئینسان، جیهازی بەرگری ئینسان تێکەشکێنێتە سەریەکە. جیهازی مەناعیش سیستمی بەرگری، بەڵێ سیستەمی بەرگری لاشەی ئینسان و ئەم سیستەمی بەرگریش بەرپرسە لە پارێزگاریکردن لە هەر جەراثیمێک و لە هەر
میکرۆبێک و لە هەر شتێک کە کار لەسەر تەندروستی ئینسان بکەوە تەندروستی ئینسان خاتە مەترسیەوە. ئێمە خۆی پەروەردگار لە گیانی ئینسانە جیهازێکی داناوە کە پێوتێ جیهازی مەناعە، خۆی کە پێوتێ بەرگری لاشە. ئەم ڤایرۆسە توانای هەیە زاڵ ببێ بەسەر ئەم جیهازی مەناعەیە و کاریگەرێکی زۆری لەسەر دروستەکە و بگرە زانانە فەرمونون تەدمیریەکە وێرانێک کاتە سەرەکە. ئەو کاتە لاشەی ئینسان ئەبێتە ساحەیەکی تەخت مەدانێکی چاک و باش بۆ هەموو جۆرە نەخۆشیەک. مەناعەی ئینسان نامێنێ، بچووکترین نەخۆشی کاریگەری لەسەر ئینسانەکان دروستەکە. ئەم نەخۆشیە سەرەتا لە یەکەم حاڵەتی لە شاری نیویۆرک لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و هەروە لە سان فرانسیسکۆ تۆمار کرا لە ساڵی 1970. هەڵبەتە نەزەڕیاتەکان ئەڵێن ئەرجەح وایە کە ئەم نەخۆشیە لە ئەفریقایە سەرەتا سەری هەڵداوە، بەڵام حاڵەتی کەشفکردنەکەی یەکەم جار لە نێو ئەو کەسانە بوو کە لە حاڵەتی شاذ و جنسیان هەبوو لە نیویۆرک لەو حاڵەتە لەو کاتەوە کەشف کراوە. ئەم نەخۆشیە بەڕاستی پەتایەک و بەڵایەکی زۆر گەورەیە. شازی جنسیەوەی مەبەستە دە هاوڕەگەزبازیان ئەوانی کە هاوڕەگەزبازیانە کرد یان سێکسواڵەکان. بەڵێ یەکەم جار لە نێوان ئەوانەوە سەری هەڵدا، بەڵام دواتر بەداخەوە تەشەنەی کرد بەهۆی ممارەسەکردنی تەندروستی جنسیەوە. بەڕاستی ئەم نەخۆشیە یعنی نەخۆشیەکی کوشندەیە، نەخۆشیەکی ماڵوێرانکەرە، حتا لە پێوتراوە تاعون القرن العشرین، تاعونی سەدەی بیستەم و بە مەلاین کەس زەحایە و قوربانی ئەم نەخۆشیەن و ئەم نەخۆشیە یعنی دەرد و بەڵایەکی زۆر گەورەیە هەم بۆ نەخۆشەکە و هەم بۆ کۆمەلگا و هەم بۆ ئەوانی کە لە دەوروبەریان و هەم لەلایەنی اقتصادیەوە ئەو کەسێک کە نەخۆشی تووشی نەخۆشی ئایدز دەبێ چارەسەری لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە نێوان $50,000 بۆ $150,000 ئەو شێشتا چارەسەرێکی بنەبڕ یەکجاری بۆ نەدۆزراوەتەوە. هەرچەنە لە دینی ئێمەدا هەموو شتێک شیفا هەیە، هەموو شتێک شیفای هەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إن الله لم ينزل داء إلا وأنزل له دواء. هیچ دەردێنی هاتوێتە سەر ئەم زەویە ئللا دەرمانی بۆ هەیە، بەڵام ویست و مەشیئەتی خوای پەروەردگار وایە تا ئێستا مرۆڤ پێی نەگەیشتووەتە چارەسەرێکی یەکجاری. بەڵێ هەندێک چارەسەر دۆزراوەتەوە کە لە معاناتیان کەمەکاتەوە کە لە ئازاریان کەمەکاتەوە، بەڵام هێشتا ئینسان و ئەو علمە پێشکەوتووە نەیتوانێت کۆنتڕۆڵی ئەم نەخۆشیە بکات. ولا تقربوا الزنا إنه كان فاحشة وساء سبيلا. ئەمە باشترین ڕێگەیە و دەڵێ کە ڕێگریکردن باشترە لە عیلاجکردن. بێگومان ئێمە ئینشاءڵڵا لە هۆکارەکان باسێکین کە هۆکاری سەرەکی توشبوون بەم نەخۆشیە ممارەسەکردنی کاری بەدڕەوشتیە یان ناشەرعی و ناتەندروستیە بە شێوێشی ناڕێکەمەوە. ئەوەی کە باس کردنەمانی بەرگری لە شەر وەکو ئێستا لە دنیادا هەر وڵاتێکە لە مێژوودا هەروە بووە وڵاتان کاتێک دایانەوەیکیانی خۆیان بپارێزن سیستمی بەرگری وڵاتەکەیان هەم لە ناخۆ هەم لە دەرەوە بەڕاستی سیستمی وەزارەتی ناوخۆ و وەزارەتی بەرگریان بەهێز دەکەن، بەڵام جەستە وەزارەتی بەرگری بەڕاستی لەدەستدا وەزارەتی ناوخۆش هەر لەدەست دەدا ئەو کاتیانی سیستمی بەرگری لەش لە ناو دەچێت. بێگومان ئەوەی کە بەرپرسیارە لە پاراستنی ئەم لاشەیە بۆی لاسەیەکی تەندروستمان هەبێ و شتێک هەبێ لە لاشەمانە ڕوبەڕووی ئەو هەموو جەراثیمە بێتەوە، ئەو هەموو میکرۆب و بەکتریانە بێتەوە، ئەو بەکتریا زیان بەخشەکان بریتە لە جیهازی مەناعی ئینسان. کاتێک ئەو جیهازە هیچ توانایەکی نەما، هیچ هێزێکی نەما، ئەو کاتە لاشەی ئینسان ئەبێتە جێگەی جەراثیم و جێگەی بەکتریا و جێگەی هەموو ئەو شتانی کە ئەبنە موسەبب بن بۆ نەخۆشی لەگیانی ئینسان. یەکێک لە زاناکان مامۆستا باسی سیستمی بەرگری لەشی ئینسان دەکاتەوەی کە وإن تعدوا نعمة الله لا تحصوها گەرەوەتان بتان هەوێ یەک نیعمەتی خوا بژێرن سوودەکانی چەندن بۆ ئینسان، قازانجەکانی چەندن ناتوانن ئێوە حسابیان بکەن. ئەوەی کە دەیگوت ئەگەر تۆ دڕچێک بە پەنجەتا دەچێت یان میکرۆبێک کە ڕۆژانە ئێمە لە ڕێگای خواردنەوە لە ڕێگای هەواوە دەیان میکرۆب دەچێتە ناو جەستەمانەوە، بەڵام سیستمی بەرگری لەشمان بەردەوام لە هەوڵی کۆنتڕۆڵکردنیدا ئەگەر سیرکەی لە ڕووی تەحلیلی پزیشکیەوە ئەگەر یەک ڤایرۆس یەک میکرۆب یەک بەکتریای زیان بەخش دەچێتە ناو جەستەتەوە بزانە چۆن خڕۆکەکان هێرش بەو شوێنە دێن و احتیوای دەکەن. زۆر ڕاست. بەڵام کەوەی احتیوایەنەما دوجار جەستەوەکو بەڕێزت باست کرد دەبێتە گۆڕەپانێکی تر هەموو کەس دەتوانێت تەراتێنی تێدا بکات. زۆر باشە مامۆستا ئێستا دەمانێت باز لە هۆکارەکانی بکەین. بێگومان هەموو شتێک هۆکاری هەیە، ئەو هۆکارانە چین کە مرۆڤ تووشی بەڕاستی ئەم تاعونە دەکات ئەم نەخۆشیە نەخۆشی ئایدس دەکات. بەڵێ طبعا ئێمە
هەندێک هۆکارمان هەیە ئەتوانین بڵێن هۆکاری سەرەکیە و هەندێک هۆکاریشمان هەیە هۆکارن بۆ زیاد بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیە. هۆکاری سەرەکی و ڕئیسی بۆ توش هۆکاری بنەڕەتی و هۆکاری لاوەچیمان هەیە بڵێ. هەندێک هۆکار هەیە کارەکەن بۆ بڵاوکردنەوە زیاتر تەشەنەکردنی، هەندێک هۆکار هەیە دروستی دەکەن. گرنگترین ئەو هۆکارانی کە دروستێکن بریتێ لە زینا و ممارەسەکردنی جنس، جا پیاو لەگەڵ پیاوە یا پیاو لەگەڵ ئافرەتە یا گرنگ ئەوەیە لە دەرەوەی ئیتاری سەرجێ هاوسەرگیری بێ بڵێ ژن و مێردایەتی بڵێ. تەمان پێش هەموو شتێک پێشەوەی یانی قسە لەسەر قسەی هیچ دکتۆرێک و هیچ پرۆفیسۆرێک و هیچ زانایەک بکەین بچینە خزمەت قورئان کە خۆی پەروەردگار ئەفەرمێ وەلا تەقرەبوا الزینا ئینەهو کانە فاحیشەة وەساء سەبیلا. ئەفەرمێ نزیکی زینا مەکەونەوە چونکەوە بەڕاستی فاحیشەیە. فاحیشە چێ لە زمانی عەرەبیە؟ ما تەناها قوبحه، ئەوەی کە زۆر ناشرینە. جگەل ئەوەی کە زۆر ناشرینە وەساء سەبیلا، خراپترین ڕێگەیە کە ئینسان بگرێتە بەر. ئێتکەڵی خراپترین ڕێگەیە چ بۆ دنیا، چ بۆ قیامەت، چ بۆ کۆمەلگار، چ بۆ ئابووری، لە هەموو لایەنەکانەوە زەرەر و زیان هەیە. ئەم نەخۆشیش یەکێکە لەو دەرەنجامانەی کە لێیەکەوێتەوە. هەر ئینسان ئەوسا لە دنیاشدا دەبێتە ئینسانێکی نامەوە، ئەبێتە ئینسانێکی نامەوە. وەکو باسم بوو لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی بڵین تەندروستیەوە، لە ڕووی ئابووریەوە هەمووی گرفتی زۆر بۆ کۆمەلگار تووشی داڕوخان و هەرس دەبێت. بەڵێ ئەمجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ لەم تەظهر الفاحشة في قوم قط حتى يعلنوا بها إلا فشى فيهم الطاعون والأوجاع التي لم تكن في أسلافهم الذين مضوا. أفرمي هر كاتي لناو قليكا ناو كومليكا لكوملقايكا کاری بەدڕەوشتی لە ناویانە بڵاو بوویەوە بە ئاشکرایان کرد کە ئێستا بەڕاستی لە ئەوروپا بە ئاشکرا کرد لە سەرجادەکان لە شوێنەکان شوێنی ئاشکرا و ئەلەنی هەیە. ئەفەرمێ ئەوە خوای پەروەردگار ئەو میلەتە ئەو نەتەوە ئەو کۆمەلگایە تاقیە کاتەوە بە گرفتێک، بە تاعون، بە ئێش و ئازار، بە نەخۆشیەک کە لە پێشینانی خۆیانە نیان بوو بێ، نیانزانی بێت چییە. ئێستا بەدەر لە ئایدز یعنی کۆمەڵە زۆر نەخۆشی تریش هەیە یعنی جیهان گیرۆدەیەتی. ئەمە لایەنێکی بەڵێ ڕەچاونەکردنی بابەتە بڵێن تەندروستیەکان و پاک و خاوێنی وانێ، بەڵام لە ڕوویەکی تریشەوە بەڕاستی ئەمە تۆڵەی خوای پەروەردگارە و ئینتیقام و غەزەبی خوای پەروەردگارە. کاتێک کە کۆمەلگایەک شەرمی تێدا نەما بە ئاشکرا ممارەسەی جنس کرا بە ڕێگەی ناشەرعی، ئەو کاتە دەرەنجامەکەی نەخۆشی ئایدزە کە ئێستا دنیا بەدەستیەوە ئەناڵێنێ. دکتۆر جۆن یەکێکە لە ئوستادەکانی جامعەیەکی گەورە لە ئەمریکا ئەڵێت سەبەبی سەرەکی بۆ دروستبوونی ئایدز زەواجێکە في غير إطار الشرعي، غير أو إطار الشرعية عليه جورتين هو كار، أما اعترافي خويانا بويا تشيل روي قيام شرعي ما بس من أويك زواج علني وشاهد وإثبات زواجك تشونك شون عليه همو آفرت كودي خوي هي بويا هلا شريعتي في روز الإسلام عدبوا آفرتان دان راوا وهر آفرتك زواجك على قلب بياوكا شون عليه كودي كي تايبتي خوي بودرسه دواي سعادة وكود نامينه بەڵام ئەوان ئەو ئافرەتە هەر ڕۆژی ممارەسەی جنس لەگەڵ یەکێک کاکە و جاری وا جستە سەری لە دەشەوێ بەڵێ جیهازی مەناعەت نازانێت چی بکە تێک دەچێت و ئەم ممارەسەیەش جاری وا هەیە لە کەسێکەوە بۆی هەیە ڕۆژانە کەسێک تووشی چەندین کەسی تری بکە. جا زاناکان ئەڵێن هەیە بۆی هەیە بە یەک جار ممارەسە ئینسان تووشی ئەو حاڵەتە ببێ وانە ئەگەر کەسێ بڵێ وەڵام من چەند جارێک ئەو حاڵەتە ئەەکەم یاڵا تووشە بم. زاناکانە فەرمونون بۆی هەیە بە یەک جار ئینسان تووشی ئەو گرفتە ببێ. بۆی ئەمە چ لە ڕوانگەی قورئان و چ لە ڕوانگەی فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چ لە ڕوانگەی علمی تازەیشەوە سەلمێنراوە کە زینا هۆکاری سەرەکی و هەرە گەورەیە بۆ بڵاوبوونەوەی ئەم هۆکاری بنەڕەتە بنچینەیە بنچینە و بنەڕەتیە. ئەمجا هەندێک هۆکاری تریش هەیە ئەگەر بوار هەبێت تقریبا 6 هۆکارێکی تر لە خزمەتتانە باسکەین. لەوانە مەسەلەن هۆکارەکانی بڵاوبوونەوەی تێمایە. بەڵێ مەسەلەن نەقسی تەوعیە یا کەمتر هەستکردن بە چاودێری و ڕقابەتی خوای پەروەردگار. ئینسان ئەگەر بەو پێی کە ئێوە بەنامەکەتان بەنامەیەکی دینیە زیاتر ئینسان تا هەست بە چاودێری و ڕقابەتی خوای پەروەردگار زیاتر بکە کەمتر ئەتوانێت خونی ناشرعیەکان بکەوێت کەمتر ئەتوانێت خیانەت بکە لە خێزانی خۆی خیانەتی زەوجی بکە کەمتر ئەتوانێت چێژ لە حرام و لە ڕێگەی ناشرعی ببینێ. و ئینسان ئەگەر هەست بە چاودێری و ڕقابەتی خوای پەروەردگار کە ئینسانێکی سەوی و سەلیم و ڕێکوپێک و تەواوی لێ دروستە بێت. بەڵام ئەگەر ئەم بربەستە نەبوو ئەم حاجیزە نەبوو ئەم ڕادیعە ئەم
ئەم شتە نەبوو کە داچەڵێکێنێ و بتگەڕێنێتەوە ئەو کاتە ئینسان پەنا بۆ هەموو جۆرە ممارەسەیەکە بە و لە ئەنجامیشا تووشی ئەو دەرد و بەڵایە بێ. ینی باشترین ویقایە و باشترین چارەسەر ئەوەیە کە خۆپارێزی ئەوەیە کە تۆ پشتت بە ئەوەیە کە هەست بە چاودێری ئیلاهی چاودێرە معنەویەکە ئەوەیە کە هەستکەیت بەردەوام خوا بەسەرتەوە ڕەقیبە. بەڵێ هەر کاتێ ویستی ئەو کارە بکە بخۆی بەخۆی بڵێ ئەلەم یعلم بأن الله یرا، ئەی مەگەر نابینی ئێستا خۆی پەروەردگار چاودێرە بەسەرتەوە، ئاگای لێتە لا يخفى على الله خافية، هیچ شتێک لای خۆی پەروەردگار شاراوە نییە، خوا ئێستا ئەدبینیە. ئەمانە وا لە ئینسانەکە کە بگەڕێتەوە لەو کارە و بەڕاستی سەمامی ئەمان و چۆنەڵی کلیلی ڕزگار بوون و توش نەبوون بەم دیاردانە خۆ دوورخستنەوەی لەم کارە. هەر بۆیە ئێستا خۆشبەختانە لە وڵاتانی موسڵمان بەراورد بە وڵاتانی ئەوروپا ئەو وڵاتانی بەناوی مەسەرەن دیموکراسی مافی مرۆڤ ڕێگان بۆ کارە داوە یا حیمایەکی قانونیان داناوە بۆ ممارەسەکردنی جنس، ڕێژەکەی زۆر کەمترە. ئەگەر نا ئێستا لە وڵاتانی ئیسلامی و لە وڵاتانی عەرەبیش و باڵین شەرقی ئەوسەتیش گەلێ زیاتر و زۆرتر ڕەنگە بووبایە لە وڵاتانی تر. بەڵام ئەو فەزڵە بۆ دینە گەڕێتەوە. بڵێ 2000 باسی ئەوەش دەکەین. بەڵێ بۆ ئیسلام و بۆ مسلمانانە گەڕێتەوە کە وەکو بڵێ زەرعی مراقبەی خوای پەروەردگارەکەن لە دڵی خەڵکەکانە. هۆکارێکی تر بۆ گواستنەوەی ئەم نەخۆشیانە گواستنەوەی خوێنە لە کەسێک بۆ کەسێکی تر یا بەکارهێنانی ئەو ئەدەواتانەی کە پێسی ئینسان کوونەکە، وەکو دەرزی، وەکو گوێزان، وەکو هەر شتێکی تر کە پێستی ئینسان ئەبڕێت. بڵێ بە تایبەت گواستنەوەی خوێن یا گواستنەوەی ئەندامەکان ئەمیش زانەکانە فەرمونون هۆکارە و نسبەتێک لەو نەخۆشیە هۆکارەکەی بڵاوبوونەوەی خوێنە لە کەسێکەوە بۆ کەسێکی ترکە ئەگوازرێتەوە. پشتیوان بەخوا دواتیش ئەگەر دەرفەتوێ باسێکێن لە چارەسەرەکانە کە یەکێ لە هۆکارەکان ئەوەیە تۆ ببیتە بەربەست ڕێگری بکرێ و مراقبە بکرێتە سەر بانقەکانی خوێن و ئەو کەسانێکی خوێنە بەخشن بۆ ئەوەی کە ئەو نەخۆشیە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر نەگوازرێتەوە. زۆر باشە مامۆستا. ئێستا بە باسی ئەو چارەسەرانە بکەین کە ئیسلام وەکو ڕێگری، تەمان ئێمە ڕێگریمان هەیە و ڕوبەڕووبوونەوە هەیە. ڕێگری کاتێکە کە مرۆڤ تووشی نەبووە، بەڵام ڕوبەڕووبوونەوە کاتێکە کە مرۆڤ تووشی بۆ چۆن چارەسەر بکرێ. ئێستا ئیسلام ڕێگەچارەی ئیسلام چییە بۆ ڕێگری قەتعی لەو نەخۆشیە، بۆینە هەڵێ ئەم نەخۆشیانی سەدیکە حاجزێک بەردێک دیوارێکی بکەوێتە بەردەم. بڵێ ئەگەر دەفەتم دەی بۆی سوورەکە چۆن لێم بە جوانی بگە بەتەواتی سەبەبی ترماوە. زۆر چاکە فەرموو. بەو پێی کە ئێستا من ڕیسالەی ماجستێرەکەم سەرم بابەتە ڕەنگە ئەگەر بینەرێک یا کەسێک مامۆسای گوێ لێ بێ ڕەنگە بڵێ هەر ئەوەندە ئەسباب و تەواو بۆیە چەند ئەسبابێکی تریشماوە ئەگەر بەڵام ئەوەی لە ڕیسالەیەکی ماستەردا دەگوترێ و تەفسیلی پێدێ لەوانەیە نەتوانین لە بەرنامێکدا بڵێ 200 لاپەڕە زیاترم لەسەر نووسیوە. بەڵام ئێمە لێرە هەروە وەکو ڕؤوس نقاط ئیشارە زۆر باشە. بڵێ لە ڕێگەی دایکیشەوە هەندێک جار ئەگوازرێتەوە دایک بۆ کۆرپەلەکەی. بڵێ زانایان تەوسێی ئەوەکەن ئەو ئافرەتانی کە توش بوون بە نەخۆشی ئایدز ئەبێ ڕێگیری بکرێ لەوەی کە حەمل بکەن و یەکێکی تر لە هۆکارەکان بڵاوبوونەوەی فەقیری و هەژاری. بەڵام بمبەخشە ئافرەتێک حەزی لێ منداڵی ببێت توش بۆ، بەڵام ئایا ڕێگای پێنادرێیان لە ژێر چاودێریدا دەکرێت کۆرپەلەکە تووشێم حاڵەتە نەبێ؟ وڵایی ئەوەندەی من دیراسەم کردی بێ ئەڵێن یەکێک لە هۆکارەکان کە یعنی ئەمش نەخۆشی بۆ گوازراوەیە، یعنی تۆ ئینسانێکی بەمەینەتێنیتە دنیا بۆ ماوەیە، ینی لە دایکەوە بۆ گوازرێتەوە لە دایکەوە بۆ کۆرپەکەی گوازرێتەوە. ڕەنگە حاڵەتیش ببێ بەساغی ئەو مناڵە دەربچێ، بەڵام زۆر بەوایە ئەم نەخۆشیە لەو نەخۆشیانێک ئەگوازێتەوە بۆ مناڵ، بۆیە کاتێک ئەو دایکە ئەوێ بیر لەوە کاتەوە مناڵی بێنێتە دنیاوە، مناڵێکی بێمەینەت و بەدبەخت هێنێتە دنیاوە. مناڵێک هەر لە سەرتای ژیانەوە لە نەخۆشی و دەردەسەری و نەهامەتیا بێتەوە، یان هەر لە سەرتاوە بە چاویکی خراپ و گومانەوە سەیری بکرێت. بڵێ بەهەرحاڵ زانان پێیان باشە کە ڕێگری لە حەمل بکرێت لە ئەو کەسانی کە توش بوون بەو نەخۆشیە. ئەمجا بەڕاستی غیابی تحکیمکردنی شەرع کاتێک کە شەرع جێبەجێ کرێ وەکوڵێ دەرعێکی حەسینە شەرع بۆی کۆمەلگا پاک بێ، بۆی کۆمەلگا خاوێن بێ، بۆی ڕێگری بکرێت لە هەر هۆکارێک کە سەرێک کێشی بۆ ئەم بابەتە. کاتێک کە غیابی شەریعەت ئەبێت و قانون و یاسای تر دێت ڕێگە ئەدا بۆی کە
ئەم کارەکارێکی ئاساییە بە ناوی حڕیەتی شخصی ئەوانەوە ڕێگەی پێدێ بگرێت لە هەندێک لە وڵاتانیش حیمایی قانونی بۆ هاوڕێگەزبازەکانیش هەیە و بۆ خەڵکانی تریش هەیە بە نمونە لە وڵاتی بریتانیا ئێستا بە قانون پارێزگاریان لێکرێ بە قانون ڕێگەیان پێدرێ ئەمە سەرباری ئەوەی کە ئێستا خانەی لەشفرۆشی زۆر بڵاو بووتەوە و زۆرێک لەوانی کە لەو خانی لەشفرۆشیە ممارەسەی جنسەکەن توش بوون بەو پەتا کوشندەیە و ئەو بەڵا گەورەیە دواتیش لەوێ ئەگوازێتەوە بۆ خەڵکی تر هەروەها بە کورتی دوو هۆکاری تر باسەکەم لادانی کۆمەڵی وەسائلی ئیعلام دەستگا ڕاگەیاندنەکان ئەو کەناڵانەی کە ئێستا کار لەسەر ڕەوشت و قێم و بەهاکانەکەن شێواندنی بەها و قێمە جوانەکانی کۆمەلگا شێواندنی جنس وێرانکردنی جنس پیشاندانی جنس وەکو کاڵایەکی زۆر سادە و ئاسان ئەو هەزاران هەزار سایتی $2 بەڕێزان بەدڕەوشت و بێئەخلاقی بە سەدان سایت کار لەسەر ڕەواجدان بە جنس لەگەڵ مناڵ و جنس لەگەڵ مەحاریم و لەگەڵ ئەوانەیە بڵاوکات و هەموو ئەوانە بەڕاستی ڕۆڵێکی زۆر خراپیان بینیوە و لەگەڵ ئەوەیشە تەرکیز لەسەر زۆر لەسەر جینسەکەن و ئیثارەی جینسەکەن ئەمەش واکە خەڵک ئیکتیفانەکە بۆی کە خۆی هەیەی هەروەها دەستگا معنیدارەکان مؤسساتی تەربەوی وەکو خێزان مەدرسە ڕاگەاندن بەڕاستی ئەمانە هەموو ڕۆڵیان هەیە و هەروەها ئاسانی مواصلات و تەنەقولات گواستنەوە لە وڵاتێک و وڵاتێکیش ئەمش بەڕاستی سەبەبە یعنی کەسێک بە ئاسانی ئەتوانێت سەفەر بکە لە ئەوروپاوە لە خلالی ڕۆژێکا بگاتە کوردستان بەبێ ئەوەی ڕەت ببێ بە تاقیگەیەک بەڵێ ئەوە یەکێکە لە چارەسەرەکان کە لە دواترە ڕەنگە دەرفەتی باسی کەین ئەبێ لە هەموو خاڵەکانی سنوورەکان لە هەموو فڕۆکەخانەکان شوێنی تایبەت هەبێ بە پشکنینی گەشتیارەکان چونکە هەندێک لەو گەشتیارانە بە حکمی گەڕانیان بە وڵاتان و ئەو ئازادەی کە هەیەە ممارەسەی جنسەکەن و تووشی ئەو حاڵەتە ئەبن دواتر ئەگوازرێتەوە بۆ شوێنانی تریش ئەگەر فحص نەکرێن و پشکنی نابۆ نەکرێت ئەمە بە کورتی هەندێک لە سەبەبەکانەکە زۆر باشە پرسیارم کرد دەربارەی چارەسەرەکانی ئیسلام ئەو چارەسەرانە ینی ئەو ڕێگریانەی دایناوە بۆەوەی مرۆڤایەتی یان کۆمەلگا مشتەمع بە دوور بێ لە توشبوون بەم نەخۆشیە بەڵێ ئێمە ئەگەر لەحزەیە پێشتە باسی ئەومان کرد کە هۆکاری سەرەکی ممارەسەکردنی جنسە لە ڕێگەیەکی ناشەرعیەوە بەڵێ کەواتە لە بەرامبەردا ئیسلام تەشجیع لەسەر زەواجەکە و بە ڕێگایەکی زۆر چاکی ئەزانێ بە قەڵایەکی زۆر پتەوی ئەزانێ بۆ یەکی ئینسان تووشی ئەو بابەتە نەبێ ئێستا چ لە ڕووی دین و شەرع و علم و هەموو دنیا سەلماندوێتی کە زەواجی تەندروست هیچ گرفتێ بۆ ئینسانەکان دروست ناکە و بۆ تەکمیلی حیاتێتی بۆ تەندروستی ئینسانی زۆر باشە جا ئیسلام زۆر تەرجیع لەسەر زەواجەکە و زۆر کار لەسەرەوە کە کار ئاسانی بۆ بکرێت بۆیە معلومی جەنابتە ئێستا لە ئیسلامدا تەرجیع لەسەرەوە کراوە کە باوکو دایکان لە کاتی خۆیان ژن بۆ کوڕ بێنن و گەنجەکان لە کاتی خۆیان ژن بێنن و مارەی گران نەکرێ و تەکالیفی زەواج گران نەکرێ مەرجی قورسدانەنرێ بۆ ئەوەی کە عەمەلەی زەواج ئاسان بێ و دواترش ئەگەر خەڵکی بە زەواجی صحیح و بە تەندروست ژیانی پێکۆنە ئەوە دوورە بێ لەو بەڵاو موسیبەتە خاڵی دووەم لە بڵێن چارەسەرەکان طبعا ئەم چارەسەرانە وەکو جەنابەت ئاماژەیەکت پێکرد پێش توشبوونە ئەوەی تر دواتر ڕوبەڕووبوونەوەیەتی بەڵێ ئەنجامدانی پشکنینی پزیشکی الفحص الطبي قبل الزواج پشکنینی پزیشکی پێش ئەوەی کە زەواج دروستە کرێ یعنی ئێسامە خۆشبەختانە لە هەرێمی کوردستانیشا هەیە هەرچەندە ڕەنگە وەکو پێویست ئەو پشکنینانە ینی ئیسفادەی لێ نەبێنرابێ و زۆر چۆنەڵی ئاکتیڤ و فعال نەبێ بەڵام ئەوە هۆکارێکی چاکە بۆ ئەوەی کە نەخۆشیەکان کەشف ببێت ئێستا من مەرجە کە بۆ هاوسەرگیری مەرجە ئەوەندەی من بزانم ئێستا لە دادگاکانە داوای پشکنینی دۆرەکان داوا دەکەن ڕاستی ئەوە شەرع زۆر پشگیری لەکە و چەندین بەڵگەی شەرعیش پشگیریەکە ڕەنگە جگە لە نەخۆشی ئایدز ڕەنگە هەندێک نەخۆشی تریش هەیە وەکو تالاسیمیا و هەندێک نەخۆشی تر دەرەکەوێت کە ئەمە ناگونجێن ئەم جۆرە خوێنە لەگەڵ یەکتریا ناگونجێن بۆ یەکتری نابن بۆیە ئەوە ڕێگەیەکی چاکە بۆ ئەوەی کە ئەگەر کەسێک ئەو حاڵەتی هەبوو نەگوازێتەوە بۆ کەسێکی تر دواتر تەکالیفی زۆرێوێ مەینەتی زۆر بە دوای خۆیان ئەهێنێ یعنی ئەبێتە
عیبێکی قرس بۆم حکوومەتیش بێگومان لەبەرەوە ئەوە دەبێتە هۆی داڕوخانی لایەنی ئابووری وڵات. بەڵێ خاڵێکی تر داخستنی ئەو ڕێگانەی کە سەر کێشێ بۆ زینا. طبعا معلومی جناب تخوا فەرمی ولا تقربوا الزنا نزیکی مەکەنەوە چونکە زینا بڵێ مقدماتی هەیە بەنمونە ئەو شتانی کە سەر کێشن بۆ زینا مثلا نەزەرکردن هەموو شتێ سەرەتاکەی لە تەماشاوەیە هەموو شتێک كل شيء مبدأه من النظر هەموو شتێ سەرەتاکەی لە ڕوانینی النظر سهم مسموم من سهام إبليس نظری حرام ڕوانینی حرام بۆ ئافرەتێک تیرێکە لە تیرە ژاراویەکانی شەیطان وە کاریگەی لەسەر دەرونی ئینسان دروستەکە ئەوەش دەرکەوتووە کە ڕوانینی حرامیش بۆم چەندی سعات مرۆڤ بیری لێ دەکاتەوە مێشکی مرۆڤیش لەگەڵ عیلم ینی ئەوەیە کە جێگای عیلم دەگرێت چونکە بەڵێ من نەویست بچمە ئەو بابەت و بەس مادام باست لێکرد هەر شتێک چاوی ئینسان ئەیبینێ مێش پێناسەی بۆکە هەر شتێک چاوت بە هەر شتێکە یەکسەر مێشی ئینسان پێناسەی ئەوە شتێک ئەوەیە هەر شتێ مێشک یا چاو زیاتر پێی سەرسام بێ مێشک پێناسەی زیاتری بۆکە بۆیە پیاوێکیش کە تەماشای ئافرەتێکە سەرسامی زیاتر بۆ ئافرەتە هەیە مێشک لێکدانەوەی بۆکە تا مەساحەیەکی زۆر لە مێشک ئەگرێ و مێشکی زۆر ماندووەکە و دڵەڕاوکێ و هەندێک جار قەلەقیش بۆ ئینسانەکان دروستەکە. بەهەرحاڵ تێکەڵاویکردنی ئافرەتان و پیاوان ئەوش بە هەمان شێوە هۆکارە دەشێ بڵێ ئێستا تێکەڵاوی لە زانکۆکانە لە خوێن ناوەندەکانی خوێندنەوە بخۆی ڕەنگە هەموو ئەو قوتابیە بە ڕێزانانی کە گویان لێمان ئەزان ئەوە چی گرفتێکە ئەمڕۆ چی گرفتێکی دروست کردووە ئەو تێکەڵاوی ڕەهایی کە ئەمڕۆ لە زانکۆکە لە شوێنەکان ئەکرێت. خاڵێکی تر ئەوەی کە پێوتێ خەلووە بە تەنهامانەوەی پیاوێک و ئافرەتێکا گەنجێک بەبێبوونی کەسی سێم لەگەڵانە لە شوێنێکا بە تەنها یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمی هەر دوو کەسێک لە شوێنێکا بن کوڕ و کچێک لە شوێنێکا بن هیچ کەسێک لە دەوریان نەبێ ئللا شەیطان سێمیانە یعنی خەیاڵاتی خراپبوون ئینسان دروستەکە مەظەنەی ئەوەی لێکرێت کە ئینسان ڕوبەڕووی شتی نالایەق و نەشەرعی بێتەوە. ئەمجا بەڕاستی ئەو تەبەڕوج و بڵێن ئەوەی کە پێڵێن سفور و خۆڕوتکردنەوە ئەوانە بەڕاستی ئەویش هۆکارە بۆی کە سەرنجی گەنجان زیاتر بەلای خۆیان ڕابکێشێ بۆیە هەروەکو چۆن ئەو نوێژە لەسەر ئافرەتان فەرز کراوە بە ئاەتی قورئان ئاپاش ئەو حیجاب و خۆداپۆشینە لە قورئاندا فەرز کراوە. بەڵێ و ئیسلام کار لەسەرەوەکە کە ئافرەت جوانی خۆی و جەمالی خۆی دەرنەخە بۆ غەیری حەڵالی خۆی بەڵام بۆ حەڵالی خۆی هەچی بکە ڕەنگە ئەجر و پاداشیشی لەسەر وەربگرێ. بەڵام ئەو بەڕاستی ئەو ڕوتوقوتی و ئەو بڵێن تەبەڕوجەی کە ئێستا هەیە ئەوش هۆکارە بەڕاستی بۆ ئەوی کە ئینسان تووشی هەڵە و پەڵە ببێتەوە. و هەروەها پشت هەڵکردن لە زەواج ئەمانە هەمووی سەبەبن کاتێککە گەنجێ ژن نایێنێ یا کچێک شوو ناکە یا مەسەلەن ئیش گرانەکرێ پرۆسەی زەواج گرانەکرێ ئەمانە هەمووی مقدماتن بۆی کە ئەوکەوتە ئێستا کەمبوونەوەی پرۆسی زەواج هەر بۆ خۆی ئەمە هۆکارێکە لە هۆکارەکان بێگومان هیچ غەریزەیەک نییە لە ئینسان وەکو عولەما فەرموون غەریزەی جنس ئەشەد الغەرائز ئیلحاحە لە هەموو غەریزەکان ئیلحاحی زیاترە تۆ برسیتە تۆ چەندین غەریزەی ترت هەیە بەڵام هیچ غەریزەیەک وەکو جنس ئیلحاح لە ئینسان ناکە بۆیە کاتێک کە گەنجێک ناتوانێت ئەو غەریزەیە لە شوێنێکی شەرعیە جێبەجێ بکە ئەو کاتە ناچارە پەنا بۆ شتی تر بەرێ و بیر لە شتی تر بکاتەوە. مامۆستا هەرنەمانی پرۆسی هاوسەریان کەمبوونەوەی پرۆسی هاوسەری ینی مرۆڤەکەوا لێ دەکا هەستی بەرپرسیارەتی کەم ببێت چکت چکۆڕ بێگومان خەسار بۆ خۆی زەواج بۆ خۆی بەرپرسیارەتێکی گەورەیە تۆ مەسئولیەتێکی گەورەیە کە تۆ پیاو دەبێتە خاوەنی وەکو یەشی لە مامۆستاکان باز دەکات کوڕ هەتا وەکو ژن نێنێ پێ ناڵێن بۆتە پیاو کە بوو بە پیاویان پێڵەن کچەکە بوو پێڵەن ژنە ینی بۆتە خاوەن هەم ئەو خاوەنی هەیە من ئەو خاوەندارە ئەمە بۆ خۆی بەرپرسیارە ئەوەی کە منداڵت ببێ بەرپرسیارێ لە هەموو ڕۆیەکانەوە ئەوەی کە خێزان و هاوسەرتە بێ ماڵەتە بێ بەرپرسیارەتی بەڵام کە ئەمانەت نەبوو هەم کچ هەم کوڕ هەردوو ڕەگەز ئەگەر بۆیان بکرێیانی پێدەچێ سەر کێشە بۆی کە غەرایزە جنسەکانیان پڕبکەنەوە هیچ بەرپرسیارەتیشی تێدا نییە. بەڵێ هیچ دواتریش بە دەرەجەیەک لە کۆمەلگای ئێمەدا و لە هەموو کۆمەلگاکانیش بە دەرەجەیەک مێینە و ئافرەتان لەو بارەیە زیان زەرمەندن. ئێستا تا لە وڵاتانی ئەوروپا هەتا ئەو ئافرەتە هەندێک گەنج بێ و چۆنەڵێی ئیشتیهای بکرێ ئەگەر قتەعبیرەکە من نەبێ ممارسەی جنسی لەگەڵاکرێ و وەکو کاڵا سەیرێک تەماشاکرێ بەڵام هەر ئەوەندە تۆزێ
بەناوداچوو نەما یا وەکو میوەیە کە تۆزە سیز بوویەوە ئەو کاتە کەس پراوێزەخرێتەوە پراوێزەخرێتەوە بەڵام ئافرەتانی ئێمە تا لە ژیاندا بن مدەللن معززە و مکەڕەمە لە ماڵی خۆیان ناژیان بەسەر بن یەکێتر لە هۆکارەکان خواردنەوەی ئەو شەراب و ئەو مادە سەرخۆشکرانەیە کە ئینسان سەرخۆش و بێوشەکە ئەمش هۆکارە بەڕاستی چونکە ئینسان کاتێکە عەقلی لای خۆی نامێنێ و کاتێک کە ئەو جۆرە بڵێن مەشروب و ئەو جۆرە مادانی کە ئینسان سەرخۆشەکەن کار لەسەر غەریزەی ئینسانیشەکەن و لە حاڵەتێکی ئینسانی و دەرێکن بۆ حاڵەتێکی شەهوانی بێگومان ئەوش گرفتی زۆر خۆی بە دوای خۆیان حتا هەندێک جار ینی بیستومانە پەلاماری مەحرەمی خۆیان هەنداوە پەلاماری مەسەلەن دایکی خۆیان داوە پەلاماری خوشکی خۆیان داوە بۆیە یعنی عقل بۆچی پێوەتی عقل لغة يعني المنع إنسان منعك يعني لشتي خراب لهنجامناني خراب لأنجامداني شتي نهار يكون لبزاندني سنور لبزاندني سنور بلام كاتك أمبر بستنما كاتك أم عقلا نما لشويني خوي أو كات إنسان معرض أبو ويكا مشتك بك بله همو هنگاوی چی نادرست بهاوه چند هینێکی تریش ماوە مثلا چەند هۆکارێکی چەند چارەسەرێکی تریش بۆ نمونە بڵاوکردنەوەی وعی و هۆشیاری لە دوو ڕۆوە لە ڕوویەکەوە لەسەر زەرەر و زیان و مەترسیەکانی ئەم نەخۆشیە کە بەداخۆ من وا نامینم لە وڵاتی ئێمە زۆر ئیشی لەسەر بکرێت لە ساڵێکدا ئەگەر ڕۆژێک لە چەند کەناڵێکی ڕاگەاندنەوە باس لە مەترسیە لە ڕۆژەکەش لە کاتێکی زۆر کەم کاتێکی زۆر کەم باس لە ئایدز و چۆنێتی سەرهەڵدانی ئایدز و ئەوانە ئەکەن کە ئەمە بەڕاستی ضرور وایە جیهەتە معنیەکان حکوومەت بە دەرەجەیەک دووەم مؤسساتی تعلیمی و تربەوی و میحراب و منبەر و مزگەوتەکان یعنی چیتی ئەچی ئەگەر مامۆستایانی ئاینی هەموو ئەمڕۆ باسی خەتەر و زەرەر و زیانەکانی نەخۆشی ئایدزیان بکردایە هەم خەڵک دوورەکەوێتەوە لە مەترسی زینا و هەم کۆمەلگایشمان سەلامەت و ئەمینە بێ ئەمە بەڕاستی ئەرکێکە ئەکەوێتە سەرچانی هەموو لایەکمان خۆشم کە ئەمڕۆ باسم نەکردو لە بەروی ساڵی پار لەم ڕۆژەیە بە تەفسیل باسی مەترسیەکانی نەخۆشی ئایدز و ئەم بابەتم کە لەبەرەوە بە دووبارەم زانی بۆیە دووبارەم نەکردەوە بەڵام جێی خۆیەتی ئەگەر ئەم هەفتەیەش بێتەوە هەر باسی لێ بکرێ شتێکی چاکە ئەمجا نەکە لە مزگەوتەکانە لە قوتابخانەکانە لە زانکۆکانە لێکۆڵینەوە و بەحث و دیراساتی تازەی لەسەر بکرێ پێش ئەوەی ئەو پەتال ناو کۆمەلگا بڵاوێت و ئێستا جەنابەت ئاماژەیەکت بۆ کرد کە هەندێک حاڵەت لە کوردستانە هەیە ئەمەوەی کە تۆمار کراوە ئەو فەرمیانەی کە دەگوترێ ئەوەی کە بە فەرمی تۆمار کراوە ئەی چەندین حاڵەتی ترمانێت لە تۆمار نەکراوە یان هێشتا دەرنەکەوتێت چونکە زانمە کەسانەی کە تووشی نەخۆشی ئایدز دەبن سەرەتا بۆ ماوەی چەند ساڵێک بە شاراوی دەمێنێتەوە لە هەموو گیانیا تەشەنەکە بە جۆرێک هەرچی جیهازی مناعی وێران دەبێت اینجا ئەو کەسە هەستی دادەڕزێ بەڵێ دەنکاو بڵێ بۆیە بڵاوکردنەوەی وازعی دینی و هەر لە پەنایشە ئامۆژگاری تەندروستی و ڕێنمایی تەندروستی پێم وایە کارێکی زۆر چاکەکە ئێستا هەر بە ئەندازەی ئەوەنەی کە ئینسان بزان ئەم نەخۆشیە چەندێ مەترسیدارە ئەمە واکە کە ئینسانەکان بگەڕێتەوە ئێستا هەر بە سوعبەت بڵێ فلان کەس کەسێکە تووشی ئایدز بووە ڕەنگە کەس نەوێرە نزیکی بکەوێت بێگومان ئەوەندە مەترسیدارە بۆیە تا ئەم خەڵکە تەوعیە زیاتر بێ هۆشیاری زیاتر بێ لەو نەخۆشی خۆی دوورخاتەوە خاڵێکی تر مراقەبەکردن و چاودێریکردنی بانقەکانی خوێن و ئەو کەسانەی کە تەبەڕوعەکەن بە خوێن بەخشەکان ئەبێ حکوومەت هەر کەسی هەر نابێ خوێنی لێوەربگیرێت جیهەتی پەیوەندیدار چەندین پشکنینی پزیشکی هەیە بۆ ئەوانەی کە خوێنە بەخشن ئەنجامی بدات و مراقەبەی ئەو بانقانی کە خوێنی تێدا خەز نەکرێت بۆ ئەوی کە نەوەک لە ڕێگەی خوێن و لە کەسێکەوە بۆ کەسێکی تر و گازێتەوە کە ڕێگەیەکی زۆر ئاسانە یعنی گواستنەوەی خوێن لە ڕێگەی نەخۆشی و ڕێگەیەکی زۆر ئاسانە و هەروەها کۆتا خەڵ لە چارەسەرەکان پێش توش بوون تەفعیلکردنی ڕۆڵی مؤسسات چ مؤسساتی طبی چ مؤسساتی تعلیمی چ مؤسساتی قانونی و یاسایی کۆتوبەند دابنێن چۆن مامەڵە لەگەڵ ئەو جۆرە کەسانەیە بکرێت چۆن مامەڵە لەگەڵ ئەو خانانەیە بکرێت کە لە فرۆشیەکەن لە شارەکانە چۆن مامەڵە لەگەڵ ئەو کەسانەیە بکرێت کە دەرەکەوێت کاری لە فرۆشیەکەن لە کۆمەلگایە چۆن یاسا دابنرێ بۆ بەرەنگاربوونەوەی ئەم حاڵەتانە بۆیە ئەمە باوەڕم وایە پرۆسەیەکە هەمەلایەنەیە پێویستی بە جوودی هەموو جیهاتەکان هەیە ئەو جیهاتانی کە معنین بەم بابەتە تەفعیل بکرێن ڕۆڵی خۆیان پێ بدێ و نەفەقاتی چاکیان بۆ سەرف بکرێ بۆ ئەوی کە بە هەموو لایەکەوە ڕوبەڕووی ئەم پەتا کشندەیە زۆر باشە مامۆستا بۆی کۆنتترۆلی کاتەکە بکەین چارەسەری ئیسلام بۆ دوای توش بوون یعنی چۆن ڕوبەڕووی ببێتەوە ئەو کەسەکە
توش بووە بەڵێ چۆن ئیسلام دێت چارەسەر لەگەڵ کەسی توش بوودا دەکات هەڵبەتە دوای ئەوەی کە تووشە بێ خوا هەموو لایەک بپارێزێت ئیسلام باسی لەوە کردووە کە و ئێستا علم سەلماندوویەتی کە ئەم نەخۆشیە چارەسەری دەگمەن و زەحمەتە لەبەرەوە ئینسان ئەبێ مامەڵەی لەگەڵا بکات ئەین دەکرێت بڵین تا ئێستا مرۆڤایەتی دەستەپاچەیە لە بەرامبەر دۆزینەوەی چارەسەرێکی بنەڕەتی بۆ ئەوەی نەخۆشی ئایدس لە ناوبێت ئەوەیشی کە ئەوترێ جاروبار لێرە و لەوێترێ چارەسەری ئایدس دۆزراوەتەوە چی ئەوانە بەڕاستی هیچی لە ڕاستیە وانە تا ڕادەیەک ئەتوانرێ لە معاناتەکانیان وەکو بڵێ سوک بکرێ چارەسەرێکی ڕەنگە جوزئی بۆ دۆزرابێت یان دوا بخرێ بەڵام تا ئێستا چارەسەرێکی بنەبڕی بۆ نەدۆزراوەتەوە وەکو چۆن هەندێک نەخۆشی هەیە کە تازە چارەسەری بۆ دۆزراوەتەوە لەبەرەوە بە ئومێدین لە داهاتووە پێشکەوتن و تەکنۆلۆژیا و زانستی سەردەم بگاتە ئەو نەتیجەیە بەڵام ئەبێ خوای پەروەردگار بیسەلمێنێ کە دەسەڵاتی لەسەروی هەموو دەسەڵاتەکانەوە بۆیە چەند ڕێنماییەک هەیە بۆ ئانی کە توش بوون یەکەم زەواج و ژن و ژونخوازی نەکرێت لە نێوان کەسێکە کە توش بووە لەگەڵ کەسێکە کە سەلامەتە بۆ ئەوی کە ئەو کەسە سەلامەتەیش توش نەبێ و بۆ ئەوی لە نێوانیشانە مناڵێک دروست نەبێ لە دواتر ئەویش توش بێ ڕێگەیەکی تر عەزلکردن و جاکردنەوەی ئەو نەخۆشانەیە ئەو نەخۆشانە لە چەند ڕوویەکەوە ئیستیفادە هەیە کاتێک کە عەزلەکرێن لە کۆمەلگا دائەبڕێن یان بەو معنایی کە جیا ئەکرێنەوە لە شوێنێک ئەخرێنە ژێر چاودێریەوە لە ڕوویەکەوە ئەم کەسانە ئەگەر لە ناو کۆمەلگایە دەربکەوێت کە ڕۆبەڕووی ئەوها گرفتێ بوونەتەوە ئەو بەڕاستی ئەبێ بە چۆن بکۆڵێ ئەبێ بە عار بۆ خۆی بۆ بنەماڵەکەی بۆ دەوروبەری و زۆر کار لەسەر کەس هەر شوێنێکا بڕۆ خەڵک لەبەری ڕادەکات لەوان سواری هەر سیارێک بێ خەڵک زانێت توش بۆ خەڵکەم ڕادەکات سەر ناکەی گفتوگۆ نابێ لەگەڵیا بۆی ئەمە لەم ڕۆ بۆی زیاتر لە ڕووی دەرونیەوە نەڕوخیە لە ڕوویەکی تریشەوە تێکەڵ بە خەڵکی ناکرێ بۆ ئەوەی کە نەوەک بگوازرێتەوە لە ڕێگەی لیکەوە هەندێک جار زانیان باسییان کردووە یا ئینسان کاتێک کە احتیکاکی لەگەڵ خەڵکا بێ ممکنە لە ڕێگەیەکەوە بگوازرێتەوە سوپاس بخوا پێم وایە لە ڕێگەی هەواوە بە شێوەیەکی بۆ ماوەیەکی کەمەوە بزانم دوو سرکەیە دەمێنێتەوە لە هەوادا دەمرێ بەرگەی ئەگەر لە هەوا بگوازرێتەوە ئێستا بەڕاستی چونکە ئێستا ژماری ئەوانەی کە توش بوون لە جیهانە بە ئایدز زیاد لە 39 ملیۆن کەسە من لە کاتی نووسینەوەی ئەم ڕسالەی بڵێنە سەر ئایدز نووسیم ساڵی 2012 ئامارەکان زیاد لە 39 ملیۆن کەس توش بوو هەیە پێگومان ئێستا ئامارە هەڵکشاوە بەڵێ بەدڵنیایەوە ئەوەندەی کە من چۆنەڵێ لێکۆڵینۆم لەسەری کردووە و لە ڕیسالەکەیشان نووسیومە هیچ وڵاتێک نییە لەسەر کوڕەی زەوی بە ئیسلامی و غەیری ئیسلامیەوە بە ئەوروپی و غەیری ئەوروپیەوە خاڵی بێت لە نەخۆشی ئایدس بەڵام وڵاتانەی کە مسلمان نشینن ڕێژەکەتیاندا بێگومان کەم بەراورد بە وڵاتانی تر زۆر کەمترە ئەمەش بۆ پەیوەندی بە بوونی شریعەتی ئیسلام و ئەوەیە کە لەلایەکی تریشەوە بە حکمی احتکاکمان لەگەڵ وڵاتانی ترە و سەفەرکردن و هات و چۆ لە بین نێوان ئەم وڵاتانەیە ئەمیش احتیمال هەر لەوێەوە سەرچاوی گرتوێ هەڵبەتە مانعیش نییە ئەگەر لێرەش کەسێک توش بێ کەسی ئەگەر پابند نبێ بەدینەوە مسلمان غەیری مسلمان هەر هەمان عقوبەی ئیلاهی شمولیەکە بەڵام بەوەی کە الحەمدوللا کۆمەلگای مسلمانان زیاتر پابندن بەدینەوە بە زەواجی دروست و لە ئیطالی شریعەتدا بۆی ئەو بابەتە کەمتر لە وڵاتانی ئیسلامیە هەیە لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمێ لا تورد الممرض على المصح یعنی کەسی نەخۆش مێنن لەگەڵ کەسی ساغادای بنێن یان پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمێ فر من المجذوم فرارك من الأسد چۆن لە شێرێک ڕاگە ئەوە لە کابرایەک ڕابکە کە تووشی نەخۆشی خراپ بووە ئەوانی کە بەڵەکی و ئەوانن ئەگوازرێنەوە کەواتە ئەمانە بۆ ئەوەی کە ئەم نەخۆشیان نەگوازرێتەوە بۆ خەڵکێکی تر ئەبێ عەزل بکرێن لە شوێنێکی تایبەتیە کە لە ڕووی دەرونیەوە چۆنەڵێ ئیشیان لەسەر بکرێ و لە ڕووی تەندروستی و ئیشیان لەسەر بکرێ و بۆی خەڵکی تریش سەلامەت بێ لە ڕوویەکی تریشەوە ئەوانەی وەکو ئاماژەیەکمان پێکرد ئەوانەی کە حەم ئافرەتن خۆیان بە دوور بخەن لە حەمل و لە ئینجاب وەکو لە مناڵبوون و دروستبوونی مناڵەوانە چونکە وتمان ڕێگەیەکە بۆ ڕێگەکانی گواستنەوەی ئەو نەخۆشیە ئەمجا ئەوانەی کە توش بوون ئەبێ خۆیان بپارێزن و ڕێگە نەدرێ کە خوێن ببەخشن یا ئەندامەکان ببەخشن چونکە ئێستا بابەتی بەخشینی ئەندام بابەتێکی شایع بڵاوە بڵاوە و لە هەندێک لە وڵاتان
کابرا هەر زیندووە ئەی بەخشیە و هەندێک وەسیەتەکەن لە دوای مردنی کە ئەندامەکانی ببەخشن بۆیە ئەبێت تەکید بکرێتەوە لەوەی کە ئەوە هەڵگری ئەو حاڵەتە نییە و ئەگەر هەڵگری ئەو حاڵەتە بوو ئەوە کاتە نەبێ خوێن ببەخشیە و نەبێ ئەندامەکانیش ببەخشیە و خاڵێکی تریش بەڕاستی زانایان زۆر باسی لەکەن تەطبیقکردن و ئیقامەی حدودە کاتێک کە ئەو کەسە محسەنە وکۆڵی خێزانی خۆی هەیە پارێزراوە داوێنی وکۆڵی پارێزراوە خێزانی ڕێگەی شەرعی خۆی هەیە کاتێک کە ئەڕوا ممارەسەی ئەم کارە ئەکە و هەتکی ئاڕاضی خەڵکەکە خیانەت لە خێزانی خۆیەکە ئەو کاتە لە شریعەتی پیرۆزا بێ ئیقامەی حەدی لەسەر بکرێ بۆ ئەوانەیشی کە زەواجیان نەکردووە حتا بینیم ئێستا لە یەکێک لە وڵاتەکان یەکێ لە پزیشکەکان چارەسەرێکی بۆ ئایدز داناوە ئەویش بە لێدانە بەجەڵت بەڵێ جەڵتکردن بەڵێ بەجەڵکردن و لێدانە هەڵبەتە ئاینی ئێمە پێش 1400 ساڵ باسی لەوە کردووەکە ئەو گەنجانی چ لە ئافرەتان چ لە پیاوان کە کاری زینا ئەنجامەدەن ئەبێ جەڵت بکرێن ئەو جەڵدا حکمەتی تایە شریعەت لە خۆڕایی داینەناوە کاتێک ئەم شریعەتە یاسای بۆ ئێمە داناوە کێ دایناوە کەسێک کە ئێمەی دروست کردووە کەسێک لە هەموو نهێنیەکانی ئێمە ئەزانێ کەسێک لە هەموو شتەکان ئەزانێت کە چی باشە بۆ ئێمە و چی بۆ خراپە بۆ ئێمە بۆی شریعەت ئەوەی داناوە ئەمە هەندێ ڕێگەیە زیاتر ئەم ڕێگایانەیش ئەتوانم بڵێن زیاتر وقائین زیاتر خۆپارێزین لە دوای توش بوونی بۆ نمونە زەواجت نەکرێ حمل نەکرێ مەسەلەن خوێن نەبەخشیە ئەمانە زیاتر بۆ ئەوەن کە زیاتر تەشەنە نەکات تازە حاڵەتەکە هەیە و ئیتر تەوانەوە ئێمە وەکو موسڵمانیش فەرمانمان پێکراوە کە دەوا بەکار بێنین و عیلاج بکەین تەداوی بکەین لە شریعەتی پیرۆزی ئیسلامە ئەو کەسانە نابێ بڕوخێن هەروانی مامۆستاوی کە ببوورەوەی کە باست کرد کە کاری بەدڕەوشتیان لە دەرەوەی جێگای ژن و مێردایەتی کاری جنسی و ناشەرعی دەکەن لە ئیسلامدا حەدیان لێ دەردەکرێ و یەکێ لە چارەسەرەکان دوورخستنەوەیە هەر ئەوە بۆ پاراستنی جۆر ینی کەسایەتی ئەو مرۆڤ نییە کە لە ناوەندێک کە ناسراوە حاڵەتەی کردووە و خەڵک پێی دەزانێت دوور بکرێتەوە بۆ شوێنێک کە خەڵک ناسێ بۆی کەسایەتی لە کەدار نەبێت بەڵێ کاتێک کە ئەگوازرێتەوە بۆ شوێنێکی تریش دیسانەوە نابێت تێکەڵی خەڵک بەسەمەوە نییە بزەبت ئەم کەسە هەر ئەگەر دەلالەتەکە لە توشبوونی نەخۆشیش نەبێ ئەو کەسانی کە کاری ناشەرعی دەکەن حەدیان لە دەردەکرێت و لە هەندێک حاڵەتدا دوور دەخرێنەوە لە شوێنێکەوە بۆی کەسایەتیان پارێزرا بێ ئەوەی کە ئێمەش باسمان کرد ئەگەر نەخۆشی ئایدزیش بگرێ نەمانی بەرگری لەش کاتێ عەزل دەکرێن لە شوێنیش تایبە بڵێن دوورگەیەکە گوندێکە شاخێکە چوزانم شارێکی تایبەتە دەکرێن ئەمە بۆ پاراستنی کەسایەتیان نییە چونکە ئەگەر وەکو ڕێزکردنە لە بوونی ئەو مرۆڤە کەسێک لەگە کەسێک خەڵکی تری لێبێ هەمان حاڵەتیان هەبێ ئەگەر بەیەکەوە بژین لەوانەیە ئاسایی بێ بەڵام گەخەڵێک خەڵکی تر دایمەن بە سووک و بە نامۆ سیر دەکرێت ئەمە لە ڕوویەکەوە هەرۆک چۆن پاراستنە بۆ خەڵکانێکی تر بۆی کە توش نەبن پاراستنە بۆ ئەوانیش بۆ کەسایەتی شخصیەتی ئەم کەسەیش چونکە ئیسلام لەگەڵ ئەوەدا مەهماکان ئینسان ئەگەر هەڵەی کرد و مەهماکان ئەگەر ئینسان ڕوبەرووی هەڵە بوویەوە بەڵام کەرامەت و شکۆی مرۆڤ لە ئیسلامدا هەر پارێزراوە زۆر باش یەکێک لە هینەکان لە چارەسەرەکان بەڕاستی ئەوەیە لە ڕووی دەرونیەوە بێ ئیشان لەسەر بکری ئەم جۆرە کەسانە چونکە مرۆڤان تووشی داڕوخان دەبن بەڵێ ئەو مرۆڤانە هەر بەوەندەی کە چۆن بە مرۆڤێکەڵەوە تووشی شێرپەنجەبووی خوای گەورە هەموو لایەک پارێزری و شیفای نەخۆشەکانمان بە کە پێڵی تووشی شێرپەنجەبووی تووشی ئینهیارە بێ لە ناخەوە ئەو نەخۆشیە زۆر لە شێرپەنجە خراپترە و ئەو کەسە ڕاستە و خۆ تووشی حاڵەتی دەرونیە بێ لەبەرەوە بێ لە ڕووی دەرونیشەوە ئیشان لەسەر بکرێ بەڵکو خوای پەروەردگار شیفایان بدا یا ئەوەندەی کە ژیان ئەمێنن خوای گەورە هیدایەتیان بدا یا پەشیمان بن یا خوالیان خۆش بێ خوا شیفایان بۆ بنێرە کە هەموو شتێ لای خوای پەروەردگار مامۆستا کەسێک بە پێویستی خۆی توش بووە تووشی ئەم نەخۆشیە بووە کەسێکە لە ڕێگای خوێنەوە توش بووە لە ڕێگای دەرزیەوە توش بووە لە ڕێگای لیکەوە توش بووە لە ڕێگای احتیکاک و بەرێککەوتنێکەوە جۆرێک لە جۆرەکان بەبێ کاری ناشرعیشی ئەنجامدابێ تووشی ئەم حاڵەتە بووە ئیسلام چۆن مامەڵەیەکی داناو بۆ ئەم جۆرە کەسانەیە ینی کابرا توش بووە کەسەکە ژنە پیاوە توش بۆ بەڵام ئیسلام چۆن مامەڵە لەگەڵم کەسانە دەکات بێگومان دەبێ ئەم حاڵەتەش چارەسەری هەبێ بێگومان مامەڵەکردن لەگەڵ کەسانێکە کە لا ئیرادی بە پێویستی خۆیان تووشی ئەو حاڵەتە بوون جیاوازە وەک لە کەسێک کە تووشی ئەو حاڵەتە بوون
ئەوەی کە ئێمە باسمان کرد لە جێبەجێکردنی حەد و تۆڵەی ئیلاهی سندن لەو جۆرە کەسانە لەمانەی تر جێبەجێ ناکرێت چونکە ئەمانە هیچ تاوانێکیان نەکردووە لە ڕووی کەسایەتی و ڕێز و شکۆ و اعتیباریشەوە ینی شکۆ و ڕێز و اعتیباری کەسایەتی خۆیان پارێزراوە و لە هەموو حاڵەتەکانە ئەکەوێتە وەکو واجبێکی لێ دێ بەسەر شانی حکوومەتەوە کە چۆنەڵی نەفەقیان بکێشیە و دەوا و دەرمانی گونجاویان بۆ دەستەبەر بکە و ژیانێکی شەرەفمەندانەیان بۆ دابین بکە ئەمیش دیسانەوە بە جۆرێک لە جۆرەکان ینی عەزل ئەکرێ بەڵام بە جۆرێک کە وەکو ئەوانە نییە کە بەویستی خۆیان توش بوون وەکو ئەوانە نییە حتمەن بەڵام دواتر لەبەر بەرژەوەندی گشتی لەبەر مەسلحەتی گشتی ئەمیش دیسانەوە جیا ئەکرێتەوە بۆ ئەوی کە دیسان زەرەر کۆمەلگا لە ڕێی ئەوە زەرمەند نەبن و خەڵکی تریش توش نەبێ مامۆستا پێویستە کۆمەلگا بە چاوی بەزێەوە سێری و جۆرە کەسانە بکە کە بێگومان ئێمە لە ئیسلامدا هەموو کەسێک یعنی تووشی هەر هەڵەیەک بوو بێ زۆر جێگەی خۆیتی بە چاوی بەزەیەوە تەماشا بکرێت و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر تەماشای ژیانی بکەی زۆر بە چاوی بەزەیەوە تەماشای هەموو جۆرە گوناهکارێکی کردووە یعنی گەنجێک هاتووە بە ئاشکرا وتێتی ئەی پێغەمبەری خوا ئیذەن لی فی الزنا بەڵام ڕێگەم پێ بدەوەی کە بچم کاری بێ شەرعی و زینا بکەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر بە ڕێگەیەکی حەکیمانە و بەلێزانانە دووری خستۆتەوە بەڵێ ئەتۆ ڕازیت ئەمە بۆ دایکت بۆ خوشکت بۆ پورت بۆ ئەوانوتێتی نەوەڵای پێغەمبەری خوا فەرموویەتی دە خەڵکیش پێیان ناخۆشە خەڵکیش پێ ڕازی نین بەو کارە کابرا قەناعەتی تۆ سنووری خەڵک بەزێنە بەڵێ لەبەرەوە ئیسلام بە چاوی ڕەحم و بەزەیەوە تەماشای گوناهکارانەکە بە ئومێدە تەوبە بکەن بە ئومێدە پەشیمان بنەوە بە ئومێدەوەی کە خۆیان ئیسلاح بکەن ئەگەر لە توانای خۆیان نابێ ئەمجا ئەگەر توانای خۆشیانە نەبوو داوا لە کۆمەلگا و دەوروبەریانەکە کە کار بکەن لەسەر ئیسلاحکردنیان لەسەر چاکردنیان یعنی ئینسانێک کە ڕوبەڕووی گرفتێکە بێتەوە یا ڕوبەڕووی هەڵەیەکە بێتەوە ممکنە ئیسلاح بکرێت ممکنە چاک بێت ممکنە حتا ئەگەر تووشی نەخۆشیەکەش بوو بێ ممکنە خوای پەروەردگار شیفای بۆ بنێرێ و خەتا هەڵە لە طبیعەتی بەشەرە كل بني آدم خطأ هەڵبەتە قسەتر زۆر لەو بارە هەیە جیاوازی هەیە لە نێوان کەسێک کە هەڵەیەک یەک جار کردوێتی یا چەند جارێک کردوێتی لە نێوان هەڵەیە کە بچووکە و لە نێوان هەڵەیە کە گەورەیە بێگومان لە نێوان هەڵەیە کە لە کەسێک کە ڕوەدا وەک لەگەڵ کەسێکی تر بەپێی حەجم و چۆنیەتەکەی بەڵێ لەگەڵ کەسێکەوە بۆ کەسێک على العموم ئیسلام ئەوێ بە چاوێکی ڕێز و بە چاوی تەقدیر و بە چاوی بەزەییەوە تەماشای ئەو جۆرە کەسانە ئەو کەسانەی تووشی ئایدز بوون هەڵگری ڤایرۆسی HIV نەمانی سیستمی بەرگری لەش هەم ڕگەزینێر هەم ڕگەزیمێ ئارەزویانە لەوەی کە زەواج بکەن چۆن دەبێت ئەمانە زەواج بکەن لەگەڵ خەڵکی ساغدا بیکەن یا دەبێت لەگەڵ کەسانی توشبوودا ڕێگەیان پێ بدرێ بەڵامش بە مەرج و کۆمەڵێک ڕێگا و شێواز حتمما ئەو کەسانی کە تووشی ئەو حاڵتە بوون و هەڵگری ئەو ڤایرۆسن ئەوانیش چۆنڵێ پلیان هەیە هیانە زیاتر کاری تێکردووە و هیانە کەمتر کاری تێکردووە بە شێوەیەکی گشتی لەگەڵ کەسی سەلیمە لەگەڵ کەسی ساغدا ئیسلام ڕێگری لێ کردووە و چەندین بەڵگەی شەرعیمان هەیە لەسەر ئەو بابەتە کە ئیسلام احتیاتی کردووە کە ئینسان خۆی پارێزی لە هەر شتێک کە زەرەر و زیان بۆ تەندروستی دروستەکە خوای تعالی فەرمی ومن آیاته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها جعل بينكم مودة ورحمة زانان ئەفەرمون کاتێک کە کەسێک هەڵگری ئەم ڤایرۆسە بێ ئەو سەکەنە نامێنێ ئەو ئیسلاحەتە نامێنێ سکونەت لەلای نامێنێ ژیان ئەبێتە دەردەسەری ژیان ئەبێتە ژیان بەسەر بدن لە نەخۆشخانەکان ژیان ئەبێتە مەینەتی بگرە ئەو پیاوە داماوێش کە تووشی ئەو حاڵەتە نەبووە تووشە بێ و گرفتارە بێ هەتا مردنە بێ لەسەر جێگاکان بکەوێ بۆیە زانانە فەرمون ئەو سەکەنە و ئەو مەوەدەی کە خوا داوایەکە نامێنێ و تحقیق نابێ ئەم جارێکێ لە ئەهدافەکانی زەواج بریتە لە نەسل خستنەوەی وەچە تۆ موسیبەت ئەخەیتەوە تۆ یعنی کاتێک ئەو کەسانی کە ڕوبەڕووی ئەو حاڵەتە ئەبنەوە کاتێک کە منداڵێکیانە بێ و منداڵە گرفتار و داما و دەرەچیە نەخۆش دەرەچیە لەبەر ئەو هەدەفش دیسانەوە تحقیق نابێ مامۆستا ئەو ئافرەتانەی کە ڕێگەیان پێ نادرێ منداڵیان ببێ حەملیان ببێ چونکە ئەگەر حەملیان ببێ و کەسە دایکە کە توش بووە ئەگەرێکی زۆری واریدا کەمە لە دنیادا شایع بڵاوە ئەم ڤایرۆسە لە دایکەوە بگوازرێتەوە بۆ کۆرپەلەکەی بەڵام ئەو ئافرەتە حەزیشی لە منداڵ بوونە
دیسان هەر دەبێت ڕێی لێ بژیرێ و وڵی جاوە ڕێگەیەڵێ ڕێگەیەکە خۆی هەڵی بژاردووە دەی دیسان ئەم عقوبەیە هەر لە دنیادا ئەمە عقوبەیە کە چونکە ئافرەتیەکێک لە گەورەترین هیوایەتەکانی ژیانی دوای زەواجیش بۆەوە دەکات کە ببێ بە دایک بڵێ ئەم بوونی دایکێتی مەحروم دەبێت لە بوونی دایکاتی ئەمە هەر بۆ خۆی سزایکی گەورە نییە لە دنیادا بۆ بەر لە قیامەت بە دڵنیایەوەیەکێکە لە ئەو سزایانەی کە یعنی یەکێک لە شتە فطرەکان کە لە خێزانە هەیە لە ئافرەتە هەیە حبی ئینجاب و خستنەوەی مناڵ و وەچەونەوە ئەو بابەتان هەیە کاتێککە ڕوبەڕووی بێت ئەوە ڕوبەڕووی ئەو ڤایرۆسە بێتەوە تووشی ئەو حاڵەتە بێ ئەو کاتە ناتوانێت زەواج بکە مەگەر ڕەنگە لە هەموو شوێنێکیش ڕقابە نەبێ بەسەر سەریانەوە ڕەنگە هەندێک جار مناڵیش بخەنەوە و ئەو مناڵە توش ببێ بەڵام بە هەر حاڵ ئەگەر ڕقابە هەبێ ئەگەر چاودێری هەبێ و حکوومەت پێ بزانێ ڕێگە نادا ئەو جۆرە کەسانە مناڵیان ببێ بۆ ئەوەی کە ئەو مناڵەش هەڵگری ئەو حاڵەتە نەبێت. ئەمستا کاتمان گرتی زۆر سپاس دەکەین سپاسیەکەم بۆ دەرفەتەوارین ئەم کۆمەلگایمان پاک و ساغ و سەلیم بێ ئینشا الله تعالی بەڵام یەکێک لە گەورەترین پارێزگارەکانی وڵاتی مسپاس بخواوەیە کە گەلێکی مسلمانین سەرڕایبوونی ئەو هەموو کەلەبەر و ئەو هەموو شتانێک کە لە وڵاتەدایە بەڵام دیسان ئیسلام و مسلمان بوون و ناسنامی ئیماندارەتی ئێمە کاریگەریەکی گەورەی و جێی شانازیە و کە ڕێگەی لێگرتوین ئەم نەخۆشیە ئەم تاعونە ئەم بەڵایە چوزانم ئەمە کە ئێمەدا بەربڵاوێ ئەوە یەکێکە لە سوودەکانی مسلمانێتی دینداریەتی و هەڵگرتنی ئیلتیزام کە ئەو کۆمەلگایە پاک و خاوێنە بێ و سەلامەتە بێ. سوپاس بەخوای گەورە زۆر سوپاس بۆ بەڕێز مامۆستا محەممەد چیمەنی زانایی ئاینی و هەڵگری بڕوانامەی ماستەر لەژێر ناونیشانی ڕێگە چارەی ئیسلام بۆ ڕێگەگرتن و ڕوبەڕووبوونەوەی نەخۆشی ئایدە سوپاس دەکەین مادوومان کردی بەڕێزان تەوەرەی بەرنامەکەی ئەمڕۆمان ڕێگری ئیسلام لە نەخۆشیە جنسیەکان بوو سواز بۆ ئێوەش کە تاوەکو ئەم کات و ساتە لەگەڵمان بوون بینەران و بیسەرانی پێیان سوپاسان دەکەین بەخوای گەورە میهرەبانتان دەسپێرین خواتان لەگەڵ